ئێستان سڵاوتان لەبێ من لە ماڵی کەلەپوری ماڵی سۆفی کەریمم ئەمڕۆ سەعات 1 مەراسیمی پەردەلادان لەسەر پەیکەری مامۆستا و گۆرانی بێژی گەورەی کورد مامۆستا حەسن زیرەک لادرێت کە لەلایەن پەیکەرساز چێنەر نزارەوە کاری پەیکەرەکەی بۆ کرد. بێگومان یەکێک لە پەیکەرسازە دیارەکانی کوردە کە خاوەنی چەندین پەیکەری زۆر تایبەتەوە پەیکەری بۆ زۆرێک لە کەسایەتیە ناودارەکان و هەروەها هونەرمەندان کردووە. قسە و باز دەربارەی چیرۆکی پشت ئەم پەیکەرە و هەروەها وردەکاریەکانی پەیکەرەکە و بەڕێزیان لەگەڵ من ئێستا سڵاوت لێبێ کاکتێنەر ئەم کاتت باش زۆر سپاس. پەیکەرەکە نابینین هێشتا کاتی مەراسیمەکە ماوە بەڵام چیرۆکی پشت ئەم پەیکەرە چییە؟ هەڵبەت سپاس بۆ ئێوە کە بە بەردەوامی لەگەڵ منان بۆ کارەکانن. چیرۆکی ئەم کارە کەسایەتێکە بۆ لە ژیانمە زۆر ئاواتەخواز بووم کاریان ماوکەم. یەکێک لەوانە مامۆستا حەسن زیرەکە یەکێکیان ئەحمەد مختار بەگیجان بووە عولەسیز بووە. چیرۆکی ئەم پەیکەرە تا ڕادێک بۆ من خۆش و ناخۆشش بوو چونکە سەرەتایی پێشنیارکردنی ئەم پەیکەرە بۆ من بوو. دوایی لە من ڕاگیرام کە من یەکەم کەسایەتێکی تر و پەیکەرسازێکی تر بیکە ئاتر دوای زەمانێک پەیکەرەکە تووشی خراببوون و داخوران و تێکچوون بوو نمایش بکرێ نمایش کرابوو مدەیەکی باش نمایش کرابوو. ئیتر بە بەردەوامی کاگەکرم ساحەبی ماڵی سۆفی کەریم زوو تێلەفۆنێکرێ و تۆ بتکردا تووشی وەرحاڵێت ڕۆژێکیان بە سوبح هاتم بە سەردانی ئەم ماڵە تە پێویستیان پێیان توی تۆ پەیکەرەکە دروست ئەەکەیتەوە. تەبعاً بۆ من ئاسفرایستێکی زۆر خۆش بوو هەواڵێکی زۆر خۆش بوو. تەبعاً داو دەخێنم خەمەشە بیرچەوە ئیتر ئەو خەمەشم تەبعاً دەیاد کرد. ئەنجا بەڕاستی پلانی باشتر و جدیترم حازر کرد بۆی کە بتوانم چی بکەم ئێستا من ئێستا و پەیکەرەی پێشتریان لێ وەرگرتم ئێستا کاتیەوە من پەیکەرەکە دروست بکەم چی بکەم. ڕاستیەکەی نزیکی مانگە زیاتر خەریکی ئاوڵاین و سکێچ و چی بکەم بۆ مامۆستا حەسن زیرەک و زۆر باشە. باسی ئەوەت کرد کە پلانێکی زۆر ورد پلانەکە بۆ ئەم پەیکەرا و بۆ هەر پەیکەرێکی تر لە چیەوە دەست پێکا وردەکاریەکە هەڵبەت ژیانی کەسایەتەکە ئەس ئیشکردنی ئەو کەسایەتێت چییە لە مێژووە چ کارێکی بۆ کەسایەتی. تەبعاً مامۆستا حەسن زیرەک زۆر قورس و هەنگاوەکانی چونکە من تقریبی ئەمە لە ئەیمە 11 دراسم لەسەر زمانی جەستە وەرگرتووە. یعنی 11 بابەت و 11 باسکردنی جیاواز لەسەر زمانی جەستە کە بۆ کارکتەر و بۆ سینەماکار و ئەوانم بەکاری من هات ئیسادەم لێ کردو بۆ پەیکەرەکانم چونکە هەڵبەت ئەم پەیکەرێتر وەکو ئەکتەرێک وایە بە بەردەوامی نمایشەکە لە ماڵێ زۆر سوودم لەو شتە وەرگرتووە و ئیسفادەشم لێ کردووە. بەڵام حەزەکەم چیرۆکی باسکردنەکە ینی مامۆستا حەسن زیرەک زۆر ڤیدۆی کەمە ڕاست چەند ڕستمێکی هەیە مشکلی زۆر زۆرە لەڕووی کوالیتیەوە. ئیتر ڕاستیەکەی یەک ڤیدۆ کلیپین بەرچاو بۆ گۆرانی ئەڵێ خۆیەتی ینی لە حرەکەی دەسوولەوە تا دوجار ئەنجار هەڵبژارنی جوڵەکەش بۆیە لە گۆرانی بێش بچێت لە کەسێک نەچەکە زۆر کەسایەتیش جوڵەیەکی هەیە کە زۆر پلی بەناوبانگ بەڵێ بەڵێ ئەم دووشتی هەبووە زۆر بەناوبانگ و هەم جوڵەی بە بەردەوامی دوو پارچەیەک پەڕۆی پێ بووە ئەوە لە هەردووشم بەکارهێنا لە پەیکەرێک. دروستکردنی پەیکەرەکە گرت لە گۆرانەکانی گرت دڵنیاییەوە ئەمە بۆ هەموو کارەکسەرێکی تر ئەماکەیت ئەتوانم بڵم بۆ زۆربەی کارکتەرەکانی ترش مەرجوێ لەمەگرم کاتی ئێستا زۆر کەسایەتی هەیە نە گۆرانی بێژە یان شۆڕە جێڕێ بوو یان شتێک بۆ تۆ کاتانە من زۆر چێژی لێ وەرەگەم چونکە هەڵبەت ڕەسەن ئەزانی هونەری ڕەسەن چییە. مامۆستا حەسن زیرەک زۆر ڕەسەنە یعنی ئەتوانم بڵێم لە هەر چوار پارچی کوردستانە بە شانازی بۆ بکەین کە هونەرمەندێکی وامانێت. زۆر باشە. ئەگەر هونەرمەندێک یان کەسایەتێک ڕسمی نەبێ یان ڤیدیۆی نەبێ ئەمە کارە کاتە سەر کارەکەی تۆ طبعاً یان هەیە یەک ڕسمی هەیە زۆر زۆر خراپە. ئەو کاتە من دراسە ئەەکەم دراسی فۆتۆکە ئەەکەم لە چەند ڕوویەکەوە لەسەر ئەناتۆمی دەم و چاوەکە ئیش ئەەکەم و زۆر ناڕەحەتە ینی ئاسانیە زۆر زۆرانی پەیکەرسازێک ئەوانی کە بە باشی ئیش لە پەیکەرە ئەەکەن لەم معنات ئێمە تێ ئەگەن کە کەسێک یەک فۆتۆی هەیە زۆر کاتی بتوانی نەڕی هەڵکاریەوە ئەوە کەسێکی تر ئەیکایان خۆمێکم ئەوەی خۆم ئەزانم چکە لەسەر ڕۆشنایی ئەوەی ئێمە سەر قوڕەکەش تۆ لەبەرەوەی کە ئەوەنە ماوەیەکی زۆریش دیراسی ئەو کەسایەتی ئەەکەی ڕەنگە هەندێک وردەکاری هەبێت لە خۆی بەخەدە من نازانێت ینی ئەو کەسایەتی خۆی بە
دەمچای خۆی نەکردووە. کاکچێنەر ئەگەر کەسایەتیەک هونەرمەندێک سەرکردەیەکی مێژووی با بڵین ڕەنگە وێنەی نەبێت تۆ چۆن بیر لەواکەیتەوە پەیکەرێکی بۆ دروست هەڵبەت زۆر قورسە. من ماوەیەک لەوە پێش پرۆژەیەکمان هەبوو بۆ میرەکانی بابان میرنیشنەکانەوەی کە نیان کردووە ئەوان ئەیشێک بلەو گرفتانی کە هەممان بوو بەڵام ئەم کەسایەتیانە پشتاوپش خەڵکیان ماوەتەوە بۆ وەسفیان هەیە عادەتەن جینادیان DNA هەموو کەسێک لە کۆمەڵە شخصێت نەوە عیلەکە لێچوون هەیە ینی شکلەکان لە یەک ئەچنەوە من زۆر ئیسرادەم لە بانەکان زۆر ئیسادی هەبوو بۆ من چونکە زۆربەی فەیسەکان لەسەر وەسفیان وتراوە کە بەعام بابانەکان سوور و سپی بوون چاویان سەوز بوو لوتیان بچوو بووە گوپیان خڕ بوو ینی هەر یەکە بە پێ و ماسەفاتانە پیان وتم من بۆ پرۆژێ ئەوەم کردو ینی پێشتریش هەمان ئەو شتم کردە بەڵام ئێستا باشتر ئەتوانم ێشەکەم 28 میری بابانەکانم ینی قورسە مەرحەلەکە و کارێکی گرنگیشە بۆ مێژوو تۆ لەمە دو برایم پاشا کە ئەڵی فەیسی ئەزانی کامێکە ئەڵی بۆ منە خالید پاشایی یەکەم ئەزانی کامەیە بۆیە هەم جێ دڵخۆشی بوو بۆ من کە توانیم ئەو کارە بکەم هەمیش قورس بوو کاری دروستەکەی کاری مناقی هەموو کاری شێوەکاریە هەر هونەرمەندێک بەڕاستی کارکابی هەڵکاری بەڕاستی بزانێت. زۆر باشە قۆناغەکانی دروستکردنی پەیکەرێک چۆن دەست پێکات؟ سەرەتا ئارمەچەر دواتر لە ڕێی قۆناغی دانانی قوڕ و ئەوە چونکە پەیکەرتاشی تۆ لە قۆناغی سفرەوەیتە دەرەوەی پرۆژەکە بەڵام پەیکەرتاشی لە دەرەوە ئەڕۆی بۆ سفر ئەمەی دانە بە ماتریالەکەت لەبەردەستایە ئەو ئەم هیچ لەبەردەستانیە ئەم لە سفرەوە بۆچی لە قوڕەوە دەست پێەکەیت؟ هەڵبەت پەیکەرسازی وایە ینی پەیکەرسازی ئەبێ دوابێ ینی یاسای ئیشکردنەکە ئەبێ بە قوڕ دواتر داڕێژێت. زۆر باشە مادەی بەکار هاتوویان من هاڕاوی بەردی مەڕمەڕ ئیشەکەم چکە و مادەیە لەگەڵ ئەجوایی ئێمە و لەگەڵ جەوی ئێمە زۆر تەحملی باش. مامۆستا حەسەن زیرەک یەکێکە لە هونەرمەندە خۆشەویستەکان نەکەر لە لێرە لە باشووری کوردستان لە ڕۆژهەڵاتیش منزانیویانە کە پەیکەرێکی لەم شێوەیە دروست دەکرێت. زۆرم پێخۆش بۆ بابەتەوە باس کرد ئەتوانم بڵێم بەقەدەر تەواوی ئەو چەند ساڵی من ئیشم کردووە ئەم پەیکەری من لە تەواوی ڕۆژهەڵات و باشوور ئەوەی لە ڕۆژهەڵات قسەی لەسەر کرا و باس کرا لای خۆمان باز نەکرا لەوێ زۆر باش بوو خەڵکانێکی زۆر لەوێ داوایان نەکرد کە پەیکەرێکیان بۆکیان ئەم پەیکەرە بەری لەوێ دەکنی داوایان کرد بچوو ئیشەکە بۆ ئەوێ بەڵام لە ئێستا لە خەریکی قسەکردنم لەگەڵیانە لە دوای ئەمڕۆ ئیتر ڕۆژێک دیاریکە بەچم لەگەڵ شارەوانی بۆکانە قسە کراوە کە هەمان ئەم جوڵەیە بە حەجمی 10 مەتر لەسەر شاخی ناڵەشکێنەدا بنرێ و بۆتە پێشەوە چاوەڕێی چوونی من ئەکەن بۆ دانیشتن بێکەوە بتوانین قسە بکەین لەسەرەوەی ئایا چی بکەین بۆی پەیکەر ئەم جوڵەیە بە 10 مەتر دروستکەین تەڵعاً بۆ من جێی زۆر دڵخۆشی بوو و فیدباکی هونەرمەندە کوردەکانمان لە ڕۆژهەڵات زۆر باش بوو بە تایبەت کاک بەشیر ناسری بە سەفەرێک لە چۆ دانێکی منی کرد بۆی پەیکەرەکە ببین و دواتر سەفەرەکەی کرد ینی ئەتوانم بڵم زۆر باش دەنگدانەوەی هەبوو چونکە ئامانجەکە مامۆستا حەسەن زیرەک بوو دواتر بەڕاستیش ئیشێکی باشم تیاکرد. زۆر باشە بێگومان تۆ یەکێکیت لا پەیکەرسازە ناودارەکان و زۆر تال ئەمە چەنەمین کاری پەیکەرسازی تۆیە؟ خەڵەت نەکەمە ئازم 44-45 پایکەرمە لە شوێنە گشتەکانە و هەر دوێنێش بە سوپۆم چاپێکوتنیش کەم هەبوو ناو قاعەکان نزیکی 6 پەیکەری کەم ماوەداینم ئەی بەکۆی گشتی تا ئێستا 50 ئیشم حازرە بۆ شوێنە گشتەکان پێنجەمینە دانراوە ینی. کاکچێنەر بۆچی بیر لەوە کردەوە کە لێرە پەیکەرەکە دانین؟ هەڵبەت دووسێ 4-5 خاڵی جوانی تیا هەیە لێرە دانراوە یەکێک لەوانە ماڵی سۆفیکەری ماڵێکی پارێزراوە حەسەن زیرەکە هەر کات هاتە بێتە باشوور لە ماڵی حەسەن زیرەک ئەینە هاتووە تێرۆک ماڵی خۆی بووە گرتووە کاگەحمەی سۆفیکەریم سێ ئاهەنگی زۆر جوانی کە بڵاو بۆتەوە لەم ماڵە بۆی کراولۆ ژوورێ پشتەوە و من وەختی خۆی کە ئەم ماڵەشان نۆژەن کردەوە ماڵە سۆفیکەری من نەخش و زەخرەفەکانیم کردووە بۆ یەکەم جارکە کوردێکی باشووریان پەیکەرسازێک بتوانێت نەخش و زەخرەفە کۆنەکانی بارەکاتەوە من توانی میشێکی زۆر قورس بوو بەڵام ساڵێک ئیشم تیا کرد کۆمەڵی خاڵی زۆر جوان بێگە کۆبوونەتەوە ئەم پەیکەرە لێرەدا بدەین و کە پێشیان وتم ینی هەم ڕەنگی پەیکەرەکە هەم قاعدەی پەیکەرەکە هەم جوڵەی پەیکەرە وەستانەکەشی بۆ ئەم ماڵە کراوە. زۆر باشە گرنگی شوێن چیە لە دانانی پەیکەر؟ من بەڕاستی ئەوەی چەکە لەو پۆینتانێک کە
بێت هەمووی قسەی لەسەرکەین وەکو پەیکەر سازان و هونەرمەندان و خۆشم زۆر بابەتم لەسەرەوە حاضر کردو لەم ماوەیە راپۆرتێکی 2006 بڵاو ئەبێتەوە لەسەر ئەوە زۆر گرنگە. سپیس لەگەڵ پەیکەر لە ناو شارە چ قیمەتێکی هەیە، ئایا ئەگەر پەیکەر لە شار دەربێنی شار چ مانایەکی؟ ئێمە کۆمەڵ لە پرسیار یەوەکی زانستی جواب بماوەتەوە زۆر گرنگە. ئێستا من ئەم پەیکەرم لە شوێنێکی شیاوی خۆیەتی بەپی شوێنەکە بەپی لۆکیشنەکە بەپێیەوە قاعدەم کردووە ڕەنگم کردووە هەر ئەنی حەجمی پەیکەرەکەم کردووە بۆیە شوێن زۆر گرنگە لە 150 ئیشەکەی. ئەو پەیکەرانی کە لە ناو شاری سلێمانی دانراون من زۆربەی شەکانی خۆم بەدڵ دێن لەبەر ئەوەی پەیکەرم بۆ فڵان کەسایەتی کردووە لە ڕووی ئەوەی کە ناسیاویەک و یەکتر ناسی نەگەبووە لەگەڵ لایانی پەیوەندیدارە شوێنەکەیان وەرگرتو ئەوە. بەڵام من دایمە وتومە بە ساحەبی هەر پرۆژەیەک گرنگە پەیکەرەکە لە شوێنی شیاوە ئەوە زۆر گرنگە. بەڵام زۆر کاتیش لە دەسەڵاتی من لا ئەچێت چکە من زۆر هیلاکم بە مەراحلی ئیشەکان و ناشکرێت زۆر هیلاکتر بم بەدانانی شوێنەکەەوە بۆیە زۆر مەرحەلەیە تەسلیمی بنەماڵەکەی یەکەمەوە. بەڵام ئەمە تا ئاخیر هەر خۆم لەگەڵیاوە. دەستەکانت خۆش بێ کاپتێنەر جێگەی شانازی میوانەکان خەریکە دێن تۆزێکی تر مەراسیمی دەست پێکەش بێکەوە لێرەی زۆر سپاس دارێکی تر سپاس دەکەم.